افدم بخیر و خوشی بد بینران و جارگدنم هاتنت خدمت و دا جبو پیشکش کرنا خلک گنوش پروگرامی و پروگرامی لابش هیویاوی چنده ات خلک و جاری دجی ام بکارن خدمت وین هجا بکن خلک و جاری ج پروگرامی لابش یا تایبتا بجشن باتزمی و جشن بیلندیوا بینران پشتی بینا بره ام دیوا گرنا خدمت وین هجا جشن باتزمیان ایکشوان جشن نکفنارا دناف اولا ازدیان دو اوی جشنجی چندین ریو رسمین تایبت و بالکش هنا اف جشنجی دناف پرانیا ازدیان دانا هتا گیران بلکو بشکی ازدیان اوی جشنید گیران که ام بزانن او بشکینو لیسان اف ریو رسمین به جشنی و گریدای بچ آوائینا روژا ایکیا جشن باتزمیه بسبقه و تکستین اولی دناف چیلکیا دا دست پیکرن. اوه ایکش جشن هلکفتین پیروس لجم ایلا چیلکیا. ایشا فیوارا شبراتا خوریه بونا میوان و باتزمیا پیری آلیا هیویا ما خودی و پیری آلیا و کتا فکو فرجا خیره و کتا بانگ خیره آوری رسمیت باتزمیا شک هفت روژن و هکاتو بچه هفته شک هفتت ازدیاتی در شکی خوب تایبتی پیروس وی هایی چنگود باوری اما ملتی ازدی دا دنیا هفت روژا چه بوا هفت طبقی عردانا هفت طبقی عزمانانا هفت بحر دنیا دا ابنافوی تاینو بونا بشری زواجا بشری ومرنا بشری اب هفته ویگری دایا اف باتزمیا پیری آلی شک هفت روژن اش ایک شنبوی حتی ایک شنبوی دست پید کتو دمایی که ایک شنبوی ایرو ایوارا شب براتیا چنگو روژه ایک شنبوی دو شنبو سه شنبو چار شنبو روژینا و چار شنبو پس کشتنا و هیوارا شب براتا خوریا المالا مجیوری اترا ده پاچم رب الصمد پاچم رب الصمد لم يلد ولم يلد سبحانه خلقت يوم الأحد اترا ده ما قلت يا باتزميا بيري آلي ایک شنبوی دست بيت كت حتى ایک شنبوی اترا ده في قولي ده اتبيجت اول ایک شنبو ایک هاتيه چيكرنا گو پاچمني بي خنبو اتناف درا خودا ايب کرم بو اوي عافران بو دو شنبو پاچمني بيريا وقضاء راويدني بدسيويا اوي سه شنبو كرسيا پاچمني جابارا وجباوي تيتن فروارا اوي چهارشنبو كرچارا ملك وچهارشنبو روجك فاضلة وملك فخر الدين حبانديش اشقو دلا بل ناس ناكات روحت غافلة پاچمني مزينجا وافني الباوي ساعتو سينجا اوي بيشنبو كرا بينجا پاچمني نورينا اوي عافراندي إينيا ملك را خود بهاويتا سرچي قاس لامو مسلمينا هنک ریو رسمین تایبت ین هین جوانا جی درست کرنا خوره یان خولره جلای مجیوره وان واو او جی پر ریو رسمین تایبت ودویت او خوره لسر آگره دارا بیتا چکرن چونکه دوی جشنه دا هر تشتگی سروشتیا. هر سال دوی ورزه ساله دا والویدامی ریو رسمین وی بو ماوی هفت روژا دست بیت کن جروژا ایک شنبوی دا حاضری بو تیتا کرنو روژا دوشم و سهشم و چهارشم و روژی تینا گرتنو پشتینگی سه روژا بتا جشن. ام گنمه گوری مجاورتینه هره گنمه گوری و ادکنا آر و شیره پیس حلالا و هيك مريش كد مالا نايت عملي وآبه كنا هافير وهافيري عم كنا سي قسم كنا سي قسم هر قسم هكي خورة بري خدانه ماله ديه جواته ادري سر ساله
سي خورا تشيدكن وإذا باتم زيون بينن أمي خلمتا تشيكنا خلمتا خيورتكن ويبار خاصة خلمتا خيوريا سبا باري خلمتا أشبرات كعامة ئەف جەژنە گەلێکیە جیێوازە دەگەل جەژنێن دی چونکە گرێدانەوەیە ڕاستەوخۆیە لگۆر vê باوەرێ ئەف ملیاکەتان ڤە و هەروەسا دیاردێن سروشتی مینە ئاگر و مێویژ و سەوک بشێوێ ڕۆژێ و بکار ئینانە ڕوونێ کارخانە ئەف عیدا مەیە عیدا پیریالیە ئەم هەر سال الوی وەختی عیدەکەن ئەم سێ ڕۆژە ڕۆژیت بن دە ڕۆژە سێ ئەم پەنجە خۆت کوژی ڕۆژە چارێ و عیدا ڕسمیە هەتا یەکشەمبێ ئێوارە هینێ شێبەراتە ئەم وەسلێت خۆپاریە ما ببێ ئێوارە ئینێ ئەم پاریان نکارن دەست پێ بکەن نا کەسکارێ تام کرد ما ببێ ئێوارە شێبەرات هێتێتە بەر خێورە وەختی جوات کۆم بوو وان پاریان نو ئەمتینن جواتا خێورە بەلات کرد ڕۆژە یەکشەمبێ ڕۆژە تالی ئەدبێ سەر و پێ تاشتا شێشمسە ئەو خۆشی ئەو حیوانە هاتی سەری ژێکردن لازمە ساغڵەم بێ یا پاریە هەر هەب پاریێ وێ هەر یەکێ ئێ خاسکینە هەردەوان ڕۆژاندا بەردەوام خەڵک قەستا مالێن چێلکاتکەن و سماتکەن چونکە پیرۆزیە خۆهەیەش بەرپیرێ vê جەژنێ ئەو ژی پیرێ ئالی خودێ و تو چەندی دەلالی خودان ڕێکە کە پڕ زەلالی مری دێتە پیرێ ئالی ئەلبەر ئاگرێ پاپزمیێ ڕۆژپەرێز دێ کەنهیڤیێ ناوێ خودێ وێل پێشیێ سەوکە عیدێ خۆش سەماتە نەخشێ ڕۆژێ لێ دەهاتە دوعاچی بن بەرخەلاتە دەزیێ پیر ئالی بخوازن ئەلدەستادا بکەم بازن هیوی و ئۆمێد و مرازن دەستادانێن لەسەر دەستی دوعایا بکەن دلێ ڕاستی دەرمان دەبێت دلێ شکەستی بتریا خەلکێ شنگالێ نەها ئاوەرە و دەربەدەری دەڤەرێن ئارامێن هەرێمێنە لێ چێلکیژی وەکو بەشەکژی خەلکێ شنگالێ ئەوژیش بێ چەندێ بێبەهر نەبووینە لێ سەرەڕای ئەوێ ژیانە سەخت و دژوار هەر جەژن و هەلکەفتێن خوا ئەدگێڕن و بەردەوامیێ بێتنە هەرجە بۆش نێزیک بە گێڕانە جەژنە باتەزمیە دناف چێلکیاندا ببینین دێچینە vê malê دناف کەمپا شێخانێدا و ڕێوڕسمێن باتەزمیە بینین هەرچەندە ژیانە دەربەدەریە لێ ئەو بەردەوامن سەرگێڕانە وێ جەژنێ وار بکە بیلانیتێ تبنێ بەریژی نەن و گەلک فەرمانی دی سەرما هات ینی قەدیمژی گەلک فەرمان هاتن و هەرمە ڕێوڕسمێ دیانەت نەهێلان و بجا ئەف فەرمانە هەفتی و سێژی سەرما هاتنهۆ بان چادرادا وی مەتەنەن وی دروفێ نەیخۆشدا وی وەدعێ مەتەنەن عراقێ نەیخۆشدا و بان مخەی مادا هێش تشتێش ما بێ ڕێوڕسمێت خۆ ناهێن و تەریقەی دیانەتی خۆ نکارن بهێنن و عیدێت خوا و عەرەفاتی خۆ و ڕێوڕسمێت خوا نکارن بێن و یان عیدەکە کەفنارە بەری هەزارێ ساڵایە هەر کەس دەناف مالێدا مژولی کارەکیە و دروستکردنا سماتە باتزمی و چێکردنا سەوکاژی کارەکەی سەرەکیە هەنێک ژمالباتێ مژولی دروستکردنا سەوکێن جەژنێنە ئەو ژی بشێوێ تیرێشکێن ڕۆژێ عیدا باتزمیە لێ هەمی چێلکا پیرۆزی بکەم و هەموو ئێزیە بەس خاستەن عشیرا چێلکا ژبەرکە عیدا باتزمیە عیدەکە بابووکاڵایە عیدەکە گەلەکە پیرۆزە دەفما ئیزدیا هەمووە بس بهرا بتريني عشيرة جيلكا همي تشيتكن أفسوق جي لازم أول جارة بري ستور بن وكي ناني طنق بن وكي تيروش كي روجي بن وهر شهر كنا شهر رخ هر شهر رخ جي وكي كنارة عرضي بن وكيرنا بدهني بزيتيوان جي لي بدن لازم دهني بازي جي بيت أو بازي كاش باتسميرة كوشن جبركو كارت هيتا كرن يب زحمته وقلق خلق قسطا واند كان جیران و هەواڵژی هاریکاریەوان ماڵباتان کەن
و ئەو بڤەیەکێ دڵخۆشن و بهیوی و ئۆمێدن بۆ ڕۆژێن خۆشتر. سعیدا ئێزدیا هەمووی پیرۆزی دکەم و یەکسەری vê عیدê çê bike a çêlka hemû kê û mam û ji mamê xwe xarêj û êl xarê jî vê عیدê çê bike Sîda hemû pîrozî dike Xwedê ev sal saleke gelekî xweş e ji ber Daeş nemaye û keç û xwişkê me jî zev hatên û mala Xwedê ava عیدeke gelekî xweş e û ji ber cînar jî me ve tên û cînarên me tên xweş e tên xelme tê û hemû têne jarî me tên xwarinê çê dikin sewka çê dikin em gelekî dikêfxweşên. هەرچەندە وەکو li بەرچاف ژیان دناف خیڤەتاندایە و بترش 3 ساڵانە لێ ڤیان بۆ پاراستنا کەلتورê xwe yê olî فەرمانên berê û niha jî nebûyne asteng. دەستپێکە سپیدا چێلکە هەمی پیرۆزی بکەم تایبەتی داک و بابێ خوڵخارج بەلێ دێ بەردەوام بێت باب و باپیرێت ما ئەف عیدە چێت کرد ئینشاءالله هەتا متساقین دەبێ عیدێ بەردەوامکەن ئینشاءالله ساڵ بسەر ئەف عیدە دێ خۆشتر لێت ئینشاءالله هەر دەبێ عیدێ بەردەوام بین و هەر ساڵ ئەڤە چەند فەرمان هاتنە سەرێ مامە ئەف عیدە ما چێت کرد ما تەرکێن نەدا و هەر بچێکن. جەژنا باتزمی jî taybetmendiya xwe li cem milletê êstî heye û ji ber ku evê cejnê jî geleka rêwirsimên balkê ji bi xwe vedgirtin êkişwana jî ku çêkirina sewkan bûye taybet jî ku di nava evê sewkê de dîroşkê rojê an ku bi şêwazê rojê edhête durist kirin. Ev jî wêyekê digihînet ji ber ku piraniya cejn û hilkeftên êzdiya bi siruştî ve edegirê dayîne. کۆچەک ئەو کەسەیە یەک و دناو civakê êzidiyanدا yê oldar e û demê dibite kۆچەk erk li ser milên wî zêde dibin û dibite xwedan bîr û bawereke rast û durust û jiyana xwe hemiyê terxan diket bo karobarên olî û xwedan du'a û diroza û bîr û bawereke mikom ev birêya Xwedayê mezin û xas û babçakên êzidiyan. Her kes di nav êzidiyan de nabte kۆçek belku ev tinê ruha wî ye baş bêt û Xwedê kerametê bidete û ew baweriyê bi wê kerametê bînit. Her wisa xelkê êzdî jî rêzeke taybet lê digirin. وەکو me behs kirî ku piraniya cejn û hilkeftên êzdiyan bi sirwiştî ve edegirê dayîne. Cejna Bêlendî jî êkiş wan cejnên kevnarên êzdiyan e. Evê cejnê jî peywendiyeka rastaxo bi karê çandinê ve heye. Cejna Bêlendê êka ji cejnên pîrozên êzidiyan e û her sal ev cejna dê kefta îniya duê ji çilê zivistanê bi hejmara rojhilatî. Ji kevin de rêwrîsmên evê cejnê ji sêşembûyê dest pê dikin û ta roja înî an ku bo mavê 4 rojan vedkêşit di nava gund û komelgehên êzidiyan de. Em vê îdê dikein ber dexildanî û ew ê da Xwedê mebsûtirîn li vî milletî xirê têk da û vê dinyayê xweş ket li vî milletî. Her sal Xwedê her sal hosat dikein vîyagirî hilken derê mala wan zeviya bo fellaha wan çikolêta wan serat havên hosat xediyet. Me da xweza me ziraet vêt baran bêt û dinya xweş bit me eftişet vêt. Xwedê daxwazî ji pêşmergehê dikein misaada me biket himaya me biket li vê mintexê me tiştek dî nevêt. Bes selametiya wan pêşmergehê. ودیت ئاگر شتێکی پیرۆزەرنک مە ێزدیات گەل وەرزێ ساڵێڤی گرێدا پشتی چاندنیە ئەف عیدەیە گرێدایەت گەل چلێ زڤستانێ ئینیا دوێش چلەی ئەف تشتە چێت بێت عیدا سێشەمبێ هەتا ڕۆژە ئینیە پێشەمبێ هێوارێف ئاگەر وسات ئێتالکردن و ئەف تشتەوە سەهر بەردەوامە Li roja êkê an ku sêşembûyê her maleke êzdî qurbaniyekê ser jê diket.
و هەروەسا لە ڕۆژە دوێ ئانکو لە ڕۆژە چارشەمبوێ هەر مالەکە ئێزدی دێ خواردنەکە تایبەت شێکەت هەر دیسان کەبانیە مالێ دگەل چەندین کەسن دیتر قەستا مەزارگەهان دکەن ئەڤەژی ڕێوڕسمەکە کەڤنارا و ژی کەڤندە ئێزدی قەستا مەزارگەهان دکەن دچنە ناڤە زەهمانانجی وشی و سەلامەتیا کوردستانی مەدوێت و خێر و سەلامەت هاتن و سەرچاوە هاتن و گەلک مەمنون ئێمامە سەر سەوکن و بەون و عیدە و عەرەفاتت مەنە و سەوکادێ پێژن و چنە سەری چیایە وەچ سەر میریت خۆ عیدا چنە عیدانی عیدانایی کودو ئێکی دلێوازێک مینتەم ئەوە ئێک و دوودکەن و گەلک یعنی گەلک خێر هاتنەکە ئەو بکەن دیسان لە ڕۆژە سێ ئانکو لە ڕۆژە پێنجشەمبوێ هەر مالەکە ئێزدی کەبانیە مالێ دێنانێکی تایبەت پێژت و دەبێژنێ سەوک لەسەر مالن جینار دهێنە بەلاڤەکردن و دیسان هەر مالەکە ئێزدی دێخەولێرەکێ چێکەن هەروەسا دەگەل ڕۆژئاوا هەر مالەکە ئێزدی دێ گۆرکەگایکەن چونکە بەرێ ژیانە خەڵکێ لەسەر چاندنیە بوو و جۆتیارژی جۆتێخوا ئەبدوماهێکی تئینت بله هر هوارا جشن بیلند هر مالک ازدیک و آگیرکی برداری مالا خول کرده آوجی وکی مایک پیروزه بو و جشن ورسا و دم اختی بجنه گورکاگی رامان گورکاگی بجنه یعنی دم جوتیار یعنی الگوندن بره دم جوتیارش جوتت خود زفرین هر دم جوتیارش گوندن خود زفرین هر ما یعنی جوتیار گان خود سر سه جاره سر گورکاگی را تابشن تابتن لما گوندن گورکاگی ئەردیسان لە ڕۆژە چارێ ئانکو لە ڕۆژە ئینێ دەبتە جەژن لە سپێداهیا جەژنێژی هەر مالەکە ئێزدی دیسان زادێکی تایبەت چێتکەن و دەبنە بەر نیشانگەهێن خاص و بابچاکان و خەڵک لەوێرێ کۆم دەبن و جەژنێژی لە ئێک و دوو پیرۆزتکەن لە ئێک ژوان گوندێن ئێزدیانجی کۆمەلگەها بابیرێ لەبەر مەزارگەی شێخی حەسەن و بلێلێ بلند لە ئێڤاریە جەژنێ ئاگرێکی مەزن دهێتە vê خستن و بەری هەر تشتێکی چرایان خاص و بابچەکان ژووی ئاگری دەبنە بەرمەزاری و دیسان لەوێرێ هەر مالەکە ئێزدی پرتەک ئاگری دەبنە مالێن خوا و لە مالێن خوا دووبارە هەلکەن ئەم هەر ساڵ ئاگری هێرە هەلکەن بەردەرێ مەلی شێخسن و بلێلێ حەبەش ئەم پێ چرایە خۆ هەلکەن و مالشی بانە حەوشە خۆ دەدانێ پێ بێلندە خۆ پێ ئاگری خۆ حەوشە خۆ هەلکەن ئێکی چراش هەم پێ چرای خۆ هەلکەن گەلەکە بخێر و مەمنونێت وین و ئیساڵە ما خازت خۆت لێکردی مەلک شێخسن و بلێلێ حەبەش شمەیەت لێکردین و ما هەلێل پێڤەکرێن و نۆ بێلند ئامایە و مەسەوکت پاتین و مام گڕاپێت کرد بەرە مەلک شێخسن تکاین و هەر جەژنەگە دناف ئۆلا ئێزیاندا ڕێوڕسمێن خوێن تایبەت هەنا جەژنە بێلندێژی ئێکشوان جەژنێن کەڤنارە کو چەندین ڕێوڕسمێن باڵکێژ بخۆڤە ئەدگرێتە کە ئەم بزانن ئەف ڕێوڕسمە چنە دیسان جیاوازی دنافبەرە جەژنێن بەری و نەهادا هەبوویە یانژینە ژیان پرۆژێ دەست پێ دکات ئەگەر ڕۆژ نەبێت ژیان نامینێت تایبەت ئەو ملەتت کووت دەڤەرێن ساردا بەرەبتەش ملەتانش دەڤەرێن ساردا بووینە ئۆف ملەتە ملەتێ انتقالی بیشتر ملت آری یکود ویدا وریدا کردستانی داوت وید روشالات ناوی دا پیک بده او دا ویدی صار تبايا وان حمایه که مزن در روجی یعنی پیروزی که مزن در روجی سالی دا نجارا کم دبت تایبت دی وقتی دا وقتی کم دبو ترسیان اگر روش چو جان ادی نامینت ما ترسی سر جیانوان هبو سر حیوان هر چکیوان هبو گوتی ئەگەر چۆ بوو تاری و تاریستان ئێدی ژیانەمە نامینێت وەختێکی دات ئینان ڕۆژیت گرتن داکو پشکین پشتی وەختێ زانی ڕۆژی گرتناوان چەند ڕۆژێک بوون پشتی هینگی ڕۆژ vەگەڕیا بۆ زێدەبوونێڤە ئێکسەر ئەوان کراعید الخۆ دیسان میترا کو منطقە ڕۆژهەڵات پێکڤە کو میترایی بوو یعنی ڕۆژ پەرێسی بوو تقارین بێژینێتە یعنی ئاژی قودسێکە مەزن دار ڕۆژێ ئەڤی بەرەڤی ملەتی هەمووکە بەرێ خۆدا ڕۆژێ و قوربانێت خۆ هەرچێت خۆ مەگەلک تقۆس و ئەوێت دینیەتین ڕێوڕسمێتین کو بۆ ڕۆژێ و خاص تایبەت زەمەنێ میدیا میترا بێدەکە ئان بێژن عەربی بێژنێ میترا ئەوی دانا کو وەختێ ڕۆژ زێدە دەبوو ئەوی هینگی گۆبرە ئەڤە هەنێ دایکبوونا مەبت vê derkêda yanjî dayikbûna rojê bit serxatira wê rojê îna dayikbûna xwe tê kire têda
پشتی هنگی وقتی مسیح جی هاتی به همان شێوە مەسیح بەری هنگی خودێ دابوو 25 12 یانی بەری هنگی وکردن دەمێزانی وەختێ میثرایدا دایک بوونا میثرایدا تو دەکێتە و چونکە دەبەر پێک بوو لەسەر خاتراوێ ڕۆژێ دیسا ئینا دایک بوونا خۆ ئەنژی تاریخا خۆیان ئەوێ ئینا تێکرە تێدا و ئینات ئێکی ئێکدا دوێ دەرکێدا کرم شیخادیش دەمێ هاتێت ناف ئێزدیاندا جارەکە زیور خۆ هەر خەڵکی منتەقێ بوو شوێوە دەرکێ چۆە بێترفارە بابێ و زڤریە بەت بێ دەرکێدا هاتی بەردەوامیدایە سەرکار و خەواتە خودێ ناسیە خۆدا ئەویژی گوتی دایک بوو نامێن ئەنجی هەکەر دایک بێ بێژن دەگەرێک ژێ دەردبێژن و دایک بووناویت ئێکی ئێکدا دەرکێدا بووە هەندێک بێژن ژبەرک و قوتسێکە مازن دا ڕۆژێ و چەندین کەسێکی پیرانیە دایک بووناوان تۆ دەرکێدا دانایە دیسا میترایە دیسا مەسیحیاتی هەر چەکەی دەرکێدا کرد گوتی دایک بوو نامژی دانێنە دوێ دەرکێدا لەومان بژنێ بێلندەیە ئەو بێلندە بێڵدا یعنی دایک بوون دایک بوونە عنی پەیوەکە ئارامیە نوکە خەڵکتمێت مەسیحی دوێ دەکێش بژن یالدا ینی بوو هەر بەردەوامیە بۆ یا کەڤنیاتیەشێک یا پاتزمیێ و یا جواناشێک یا هەر چەکی دی دیسان بەردەوامیە لەسەر دایک بوونا شیخادیشێک ئەوژی ئەف ساڵە بوو 1940 ساڵ کوش دایک بوونێ خەڵکێ چەند دنیا خۆتکردن هات نەبێ مالا خۆ هەندێک مەراسیمت کردن بێت ئەوە مەراسیمە چەوا بکەن لەو ماوەختێ جوتیار هات سەر ئاگیررا دەرباز بوو و خەڵکێ چۆنە پێشا جوتیارە ئەو سەر ئاگیررا خۆهڵت هابێتن بەرێ ئاگرژی ڕشکەک بوو داناوێ دەرکێدا و ئاگرت بەردایە و ئەوژی نیشانە هیمایە ڕۆژەیە و ئاگرێوێ دێخۆشیێ دەتا ژیانی. دووەرزی زستانێدا gelek cejin hene û her cejnekê jî taybetmendiya xwe heye. Lewma cejna bêlindê jî êkiş wan cejnên giring bû ku ev cejne jî bi siruştî û mirovatiyê ve girêdayî bû. Bîneranên niha jî damguhdariya qewlekî ji qewlên pîroz yên êzdiyan bikin. Ew ê her care di nava programê lavêj de hête berhevkirin. Ji qewl û beyt û sebeqa û tikistên oliyên êzdiyan qewlê sebrê bi destûrî Xwedê. Ji qewlê Şêx Hevdê Babzera xeberek hatiye ji ezmanê sera got sebir bo mêra xêre û nedere. Sebir bo mêra xêre û awaza û çendî li dil de heye daxwaza sebrê hasil bit ew miraza. Ew miraza bi sebrê hasil bû, ev dinya bi sebrê dahir bû, xudan sebir li ba Xwedê bixatir bû. Li ba Xwedê bixatir bûn xudan sebra, hinciyê kes herî bilez û yê bi sebra, li ber winda bû rê û dir bû xebera. Li ber winda bûyê rê û fikra, hinciyê herî bilez û yê bi sebra, li ber winda bû sitar û sikra. Sitir û sikir ji ba Xwedê ne, derd û derman ji wê têne, xudan sebir li ba Xwedê yê xinêne. Xudan sebir bi rehma Xwedê yêşaya, دنیا bi sebrê ya avaya, sebir dermanê xema ye. Sebir dermanê xema xweş tê, derman derda geştê, bi sebrê çûne beheştê. Hinciyê xudan sebir û îmana û dayîm şikirdarê yezdana, ew hevalê weliyan û xasana. Hinciyê bi sebrê bike qiyasa, ew hevalê weliyan û xasa, ew qayîm kir ser û esasa. Wî qayîm kir esas û sera, hinciyê bi sebrê bike ji dila, li vê dinê û axretê yê bi mefera. Li vê dinê û axretê yê bi sitara, xudan sebir herî bi hîmet û hevala, xwezga wan yê bi sebrê dikin kara. Xwezga wan yê bi sebrê bikin emela û navê Xwedê bînin ji dila, hemû emelê wan yê bi xêr û sera. Hemû emelê wan yê bi xêra, hinciyê herî bi sebr û şikêra, ew herî teneş qeda û belayê stêra. Hinciyê rêya sebrê biket nasa û li ser ava ket esasa, ew herî teneş qeda û belayê xilasa. Temametiya ji vê qewlê navê Xwedê herî xas e. Em dikêmên Xwedê temam e.
وەکو دیتی خەلەکە vêcarî ji programê lavê şiye taybet bû bi cejnên êzdiyan ve. Li vê derê jî em hatina dawiya xeleka vê carê ji programê wa programê lavêş ta em hûn û xelekeke din bi xatira xwedê li gel we bêt.